هەرچەندە مامۆستا و تەختەی ڕەش و کتێبەکان هەموو کەرەستەی قوتابخانەن، بەڵام ئەمە پۆلێکی جیاوازە کە لە ناو پاستێکدا دەڕواتە ناوچە هەژارەکانی دێهلی نوێ بۆ فێرکردنی ئەو منداڵانەی نەچوونەتە قوتابخانە. من خشتەی لێکدان و پیتی ABC و پیتە بزوێنەرەکانی زمانی هەندی فێر بووم. من فێری وێنەکێشان و هەندی و ئینگلیزی و ماتماتیک و شتی تریش بووم. ئەم پاسانە بە ناوی هۆپ باسز یان پاسەکانی هیوا کە لە هەژ ناوچەی دێڵی و لەلایەن کۆمپانیای تیجیز ئەیژا بەڕێوە دەبرێ وەک پردێکن بۆ قوتابخانەی ئاسایی. لە کاتێکدا قوتابیەکان بە تەمەنی جیاوازەوە بەشداری لەم وانەیە دەکەن لە زمانی سەرەتاییەوە بگرێت تا وەکووانەی زانستیان فێر دەکرێت. ئێمە نزیکەی 6 مانگ بۆ 2 ساڵ کات بۆ هەر منداڵێک تەرخانەکەین تا دەیانگەێنین بە پێوەری منداڵەکانی تر لە خوێندنگاکاندا با شێوەیە کاتێ ڕۆشنا خوێندنگای گونجاو ئامادە بن و بەردەوام بن لە خوێندن. منداڵەکان هەرکام بە هۆکاری جیاواز نەڕۆیشتونەتە قوتابخانە، یان منداڵی کرێکارە کۆچبەرەکانن کە لە ناو شارەکاندا وازیان لە خوێندن هێناوە، یان لە ماڵەوە کار دەکەن و چاودێری خۆشکوبراکانیان دەکەن لە کاتێکدا دایکەکانیان وەک کرێکاری ماڵان کار دەکا. مامۆستاکان پۆلێک لە دەرەوەی پاسەکە بۆ خۆشکوبرا گەنجەکان بەڕێوە دەبەن و ژەمێک نانیشیان دەدەنێ لە دوای پۆلەکان کە ئەمە هەندێرێکە هەم بۆ منداڵەکان و هەمیش بۆ دایک و باوکەکانیان، چونکە ڕازیکردنیان بۆ هاتن ناو پاسەکە لە سەرەتادا ئاسان نییە. کاتێک دەچینە کۆمەلگایەکە و هوشیارکردنەوە و تێگەیاندنی دایک و باوکەکان لە بەهای پەروەردەکارێکی قورسە بۆمان، چونکە ئەوان بەڕاستی تێناکەن کە هەموو ئەمانە دەربارەی چین. هەروەها لە ڕووی متمانەوە قورسە متمانەت پێ بکەن، بۆیە کاتی دەوێت بۆ ئەوەی لە هەر کۆمەلگایەکدا پەیوەندی دروست بکەین لەگەڵ هەموو خێزانەکاندا و ئەمەش 3 بۆ 6 مانگ دەگرێت تاکو لە ئێمە ئاسوودە دەبن و تێبگەندەوەی ئێمە لێرەین بۆ ئەوەی منداڵەکانیان پێ بگەێنین. پۆلە گەڕۆکەکە قوتابیەکان بە ژینگەی ناوپۆلەکان و ڕێخستنی شتەکان ڕادەهێنێت، لەوەش گرنگتر یارمەتی قوتابیەکان دەدا بۆ ئەوەی بزانن کە لە ڕێگای خوێندنەوە دەتوانن ژیانێکی جیاوازتریان هەبێ. ئەوان دەتوانن خەونی گەورە ببینن، دەتوانن ئایندەیەکی باشتریان هەبێت، هەروەها دەتوانن هەست بە باشی بکەن و بزانن ئەمە کۆتایی شتەکان نییە و شتێکی زۆر گەورەتر و باشتر لە دەرەوەی ئێرە هەیە. خەون و خولیای قوتابیەکان جیاوازە، وەک موسامی کە حەزی لە پۆلی هونەرە. دەمەوێت ببم بە هونەرمەند. من دەبم بە مامۆستا. ڕەفی عەلی هیواخوازە ڕۆژێک لە بینا شوشەوی گەورەکانی ناو شاردا کار بکە. کاتێک گەورە بووم بە دوای کارێکی گونجاودا دەگەڕام. ڕەنگە ڕێگای گەیشتن بەم ئامانجانە سەخت و درێژ بێ، بەڵام بێگومان ئەم هەوڵانە یارمەتی دەرن بۆ ئەم خوێندکارانە لە بڕینی ئەم ڕێگایەدا.